هێنای خۆی گەورە مێرەبان بە خێراتنتانەکەم دیارە قوتابخانەی نور ساڵی شەشەمێتیم لە خزمەتکردنی وەروە نزیکەی 50 خوێندکارێکمان هەیە دیارە لە قوتابخانەکەماندا هەر تەنها قورئان ناخوێندرێت بەڵکو پێشبڕکەی تێدایە وەروە پرۆژەی کتێب خوێندنەوەی تێدایە هەر یەکە لە خوێندکارەکان سیمیناری خۆیان هەیە ماوەساکان سیمیناری خۆیان هەیە لە هەفتەیەکیشدا 2 جار وانە دەخوێندرێت دیارە ئێمە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە نەمانتوانی و ڕێژێکی زۆر لە خوێندکاران وەرگین تەنها ناوەندی و ئامادەیمان وەرگرتووە لە قوتابخانەکەمانەوە بۆی کە زیاتر پابند بن دیارەکە ئەگەر تەمەنێکی بچووکت هەبێ ناتوانانی ئەو پارێزگاری بکەیت بۆی کە ئێمەش ڤایرۆسەکە تیاندا کە چۆنەڵێ گەورە نەبێتەوانێ هەر تەنها ناوەندی و ئامادەیمان وەرگرتووە 13 ساڵ تا قۆناغی زانکۆ ئەو دەرزانی کە پێیان ئەوترێ قورئانە و هەروە پرۆژەی کتێب خوێندنەوەمان هەیە و زیاتریش کە گرنگی بە ناوەکانی خوای گەورە وە پێشبڕکێشمان هەیە تێدا دەوترێتەوە لە نێوان خوێندکارەکانە سوپاس بۆ خوای گەورە ئاسی خوێندکاران زۆر باشە و ڕۆژ بە ڕۆژی زیاتر ئەبێ بە حکم ئەوەی کە ئێمە پرۆژەی کتێب خوێندنەوەمان هەیە ئێمە کتێبەکانیان پێشکەش ئەەکەین ئەوانیش ئەو کات ئەی خوێندنەوە و لە هەمان کاتیشدا ئەوان دێن پێشکەشیەکەنەوەنە ئەو زانست و زانیاری کە لی فێربوونە پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله ئەم ڤایرۆسە کۆتایی پێبێت بە تەمای پرۆژەکەمان گەورەترکەین ئێمە بەرنامەی ترمان ئەبێت پشتیوان بەخوای گەورە ناوم هانا عزیزە ماوەی 2 ساڵە لەم قوتابخانەیە لەم قوتابخانەیە و لێرە دەرسی قورئان و تەجوید ئەخوێنین و من دەستخۆشی لە مامۆستایانەکەم کە لە مامۆستایان و خوێندکارانی ئێراکەم کە لێرە هەمومان بەیەکەوە بووینەتە سمبولێکی زۆر جوان بۆ شارەکەمان و شتی زۆر باش لێرە ئەخوێنین و شتی زۆر باش فێربین بە تایبەتیش لە سەردەمی کۆڕۆنایە کە ئێستا لێرە ئێمە ڕێکارە تەندروستەکانە گرینە بەرو لێرە فێری قورئانە بین و ئێستا ئەمە بۆ ئێمە زۆر باشە کە لێرە